پێشمەرگە ئەنجام دا گەڵە مەمنون چۆن پێشمەرگە واقعا مقدسە نا گەڵی کووردا ئەژی افتخارت کەم کە نا ئەو ئۆزی پێشمەرگەدا مە هەوندا گەلێک سپاس بژی کەرەم کە بەڕاست سپاس کاکە میران دەستخۆشی لێ دەکەم بۆ بەناو جوانەکەت و هاوڕێیان دیکەش بە درێژای مێژووی کورد هەر لە 2010 ساڵەیەوە تا ئێستا کورد زوڵمی لێ چووە جا لەوانەیە سەردەمای زووتر ئەگەر بگەڕێنەوە بە ساڵانی پێشوو لەوانی ئیمپراتوری بەقەوەتمان هەبێ لەوانی دەوڵەتی چاکمان هەبێ بەڵام لە ساڵی 1514 کە کوردستان دابەش بوو ساڵی 1639 کە بەواژ و گەیشت ئەی لەو دەمەوە کوردستانی ئێمە سربەخۆیەکی ئەوتوێ بەخۆیەوە نەدیوە قودرەتێکی ئەوالەی نەبووە هەمیشە زوڵممان لێ چووە جا هەر بۆم بەستەش دەستێک لە خەڵکەکەمان دەستێک لە لاوەکانمان لە دەوریە کۆبوونەوە و بە ئیسلاح خەباتیان بۆ بەڵێ هەویستیان بە مەبەستی خزمەتکردن بە گەل و نەتەوەکەمان دەستیاندا خەبات و لە زمانی کۆماری کوردستانی ژنێ پیرۆز پێشمەرگیان لەسەردادانرا ئێستاش هەر بەردەوامە و هەر بەو هەستی زارانی شەر بە خۆوەتەش دەحاڵی درێژ دانی ئەو ڕێگای هەداینە گەلێک سپاس هەر بژی شەرمەخوا میکرۆفۆنی بۆدا پێشمەرگێ دەژی کەرەم کەکە پێشمەرگە زۆر سپاس کاک میران مێژووی خەراتنەوە دەکەم گەلێک سپاس هاوڕیان هەر یەکەی باسی لایەنێکیان کرد لە پێناسی پێشمەرگە ئەوە نیشانەوەیە کە ناوی پێشمەرگە یا وشەی پێشمەرگە ئەوەندە بەهێز دەکە ڕەنگە نەتوانێت لە چەند ڕستەدا ناکرێت پێناسی بۆ بکرێت من تەنیا ئەوەندە دەڵێم پێشمەرگە سوارچاکی مەیدانی خەباتی نەتەواتیە لە نێو کووردا بە دژی سەرڕۆوان و زاڵمان و حاکمان بەسەر کوردستاندا و پێشمەرگە لەو ڕێگایدا پێشەنجی ئەو خەباتە دەکات و جیانی خۆی فێدا دەکات گەلێک سپاس هەر بژی کەرەم کە بەڕاست سەرەتا بەخێراتنی جەناب دەکەم کە میێران دەستخۆشی بەنامەکەیشت لێ یەکەم سەرەتا سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو پێشمەرگەکان و بۆ هەموو ئەو پێشمەرگانەیش کە پێشتر لە مەیدانی خەباتا بوون و شەهید بوون و ئەوانەیش کە ئێستا بە یەکێکە لە شێوەکان لە زیندانەکانی دژمندان و هەر پێشمەرگەن و بربەرەکانەکەن لە تەک حکوومەتی جمهوری ئیسلامیە پێشمەرگە ئەگەر بتەوێت لەسەری باس بکەیت هەروە کە هاوڕێیان هەمویان باسییان کرد وشەی زۆر هەست بۆ پێشمەرگە مانەوە مەفهومی زۆری هەست بەڵام پێشمەرگە ئەو مرۆڤگیان لەسەر دەستەیە کە بۆتە پێشەنگی میلەتەکەی بۆتە پێشەنگی خەڵکەکەی بۆ بەدەستێنانی مافی چارەنووسی خۆی کە لە دەوری بەرنمەیەکی ڕێک و پێک و بەرنامە ئەساسنامێکی وەک حەزبی دموکراتە کۆبوونەتەوە و لە دەوری ئەوە پێشمەرگەش ئەو چەکدارن ئێمە لە هەموو لە زۆر جار باسمان کردو دیسانش دەڵێنەوە ئێمە بۆ داگیرکردنی وڵاتان یا بۆ شەڕ چەکمان بەدەستەوە نەگرت لێرا کۆبوونەتەوە ئێمە بۆ دفاع لەمان و موجودیەتی خۆمان و بۆ دفاع لە خاک و ئازادی ملەتەکەمان لێرا کۆبوونەتەوە دیسانیش منی جارەتر کە شانازیەکەم بە ئەوەی کە بنا پێشمەرگە پێشمەرگە و بەرگی پیرۆزی پێشمەرگایەتیمان لەبەر کردووە گەلێک سپاس هەر بژی خۆش بکای میێران سپاس بۆ بەرنامەکە و هەموو هاوڕێیانە کە بەخۆیان پێناسان کرد بۆ پێشمەرگە بەڵامەکی دکتۆر قاسملووی نەمر تاریفیداوە بۆ پێشمەرگە دەڵە پێشمەرگە کەسێکە کە بێوە کە دەستخۆشی لێ بکەن بێوە کە پاداشێک وەرگێ بێوە کە حقوقێک وەرگێ دێ و گیان لەسەر دەست پارێزەری نەتەوەکەیەتی پێشمەرگە ینی پاراستنی نەتەوەی کورد جا لە هەر چوار پارچەکان کە بخۆیان هەیەە و بە ئیسلا پارێزەری نەتەوەکەی خۆیانن سپاس دەکەم سپاس هەر بژی ناسی دەستخۆشگای مێران بەرنامەکەت گەلێک سپاس هاوڕێنش بەخێر بێن لە ڕوانگەی منەوە پێشمەرگە ئەو کەسێک کە باوەڕی بە ئاڵگۆڕی ناکۆمەڵ هەیە و بۆ خۆشی و پێکردنی و ئاڵگۆڕە تێدەکۆشێ و من گوێ سخارەوانە پێشمەرگەیەکەم پێشمەرگەی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانم دەستخۆشگای مێران گەلێک سپاس هەر بژی پێش هەموو شتێکی خێراتنا جنابێتات کەمکەکە میێران دەستخۆشی لە بەرنامەتەوە جوان دکەم ئەگەر بکورتی لەسەر پێشمەرگە قسە بکەن پێشمەرگە ئەو کەسەیە مبارزەت کرد بۆ پاراستنە نەتەوە و وڵات و ئاخ و زمان و کولتورە کورد و کوردستانی سپاس هەر بژی سەرەتا دەستخۆشتان لە یەکەم زۆر سپاس بۆ خۆت و بۆ تەواوی کارمەندانی تیشتویەکی ئەو بەرنامە جوانتان ڕازانەوە پێشمەرگە وشەیەکی زۆر مقدسە
پێشمەرگە ینی بەمانە فارسیەکە ینی فدایەکی مسلح ئەمە ئێستا پێشمەرگە ینی شۆڕگەرێکی بەتەوامانە ینی ئەو کەسێک کە گیانی خۆی دەخاتە پێش خۆی ینی گیانی خۆی فیدا دەکات بۆ پاراستن و بەرژەوەندی نەتەوەیەکی خۆی و ئێستاش ئەمنیش زۆر خۆشحاڵم کە پێشمەرگەم بۆ مایە شانازی بۆ نەتەوەکەم و ئەمە شەید بوون هەدەفمان نییە بەڵکو بۆ هەدەفەکەمان شەید دەبین gelek spas pêşmerge kerem ke beres کاگمێران بەخێراتن داگەین gelek spas وەڵام من لەلایەن خۆم فقط ئەو قسەمەیە ئەو نەبووم بە پێشمەرگەی حەز بۆ خۆم شانازی یەکەم و هەر ئەوە هیچ قسەیەکم نییە gelek spas ew pisyarî hez dikim yekî du kesê dijî bersî bidin lê her kesekî pê xweş be her kê hez dike bersiva vê pisyarê bide çima pêşmergeyê Hizba Demokrata Kurdistanê Îranê çima Hizba Demokrata Kurdistanê Îranê ve bijar kerem ke kek spas یەکەم ئێران مخابنم لەگەڵ ڕژیمێکی بەرەبڕوونە کە هیچ حوزر نییە حاشا لەوێت کرد کە نەتەوەیەک بنەوە نەتەوەی کورد لە ئیرانی هەیە بە هەموو شێوەیەک حاضرە فەرهەنگە کوردی زمانی کوردی هەموو شتێکی بین ببات ئەجا بۆ من ڕووکە حزب دموکراتە کوردستانە ئیرانی حزبێکە خدانێ هزاران شەهیدە و سێرێبەرێ مەزم قازی و قاسملو و شەرەفکەندی کە بۆ حەقی نەتەوەی و کورد خەباتی دکات و بۆیە هەندێک ئەو باشتر بژارد و ببی پێشمەرگەی kerem ke birêzkî din hezike bersî bide کاگمێران دەستخۆش دووبارە بازم سپاس حیزبی دموکرات ئێستا کە پێشڕەوی هەموو خەڵکی کوردستانە و دوایەوەش ئەمە لە مەسەڵەن لە کۆماری ئیسلامی سیستەمی نەتەوایەتیمان هەیە ئەمە ئەسڵەن بە قۆم دەزانن دەڵێن ئێوە قۆمین بەڵکو ئێمە کە نەتەوەیەکین و میژوویەکی درو درێژیشمان هەیە دوایەوە سیستەمێکی سیاسیشمان لێ کراوە مەسەڵەن نایڵن هیچ فعالیتێکی سیاسی لە نێوە مەسەڵەن کۆمەڵگای ئێراندا ئەتوو بکەی سیستەمی چینایەتیشمان هەیە و تەبەقاتیشمان هەیە و دوایەوە هەر بە هەر جۆرە سیاسەتێکی بێت گەرەێکە مەسەڵەن فەرهەنگ و زمان و مەسەڵەن بۆ نمونە لە لێم قوتابخانەکاندا نایڵن مەسەڵەن بە زمانی دایکی خۆمان قسەکەین هەروەکە مەسەڵەن ئێستا زۆر وشەی فارسی قاتی مەسەڵەن زوانەکەی کوردی بووە دوایەوە چ دەستخۆشتان لەکەم کەسکی دن حەز دەکا لێ وێرە منیش لە جوای پرسیارەکەدا بۆ ئەوەی بۆچی حزبی دموکراتان هەڵبژاردووە لە یەک جمڵەی کورت و مختصرە بۆ ئەوەی کە حزبی دموکرات حزبی پێشڕەوی خەڵکی کوردستان و دوای ئەوە حزبێکە کە لە هەموو هەرواکە لە ناوەکەیە معلومە دموکرات لە هەموو چین و توێژەکانی خەڵکی کوردستانی تێدایە وەک قوتابیان وەک خوێندکاران وەک مامۆستایان وەک کاسبکاران وەک کرێکاران وەک هەموو خەڵکی کوردستان حزبی خەڵکی کوردستانە حزبی هەموو چین و توێژەکانی خەڵکی کوردستان و هەموو چاوساوانی خەڵکی کوردستان gelek spas kerem ke beres سەبارەت بە پرسیارەکەت کاک مێهران لە هەر شوێنێکی ئەم دنیایەکە کاتێک باسی بربەرەکانی و خەبات دەکەی حتمما زوڵمەکەیە پرسی ئێمە لە ئێرانە وەکو کوردێک پرسی نەتەوایەتیمان هەیە هەم کۆماری ئیسلامی هەم ڕژیمەکانی پێشکۆماری ئیسلامیش حاشان لەو مافەی ئێمە کردووە بۆ ئێمە لە لاوی کورد کە بمانێت خەبات بکەین یا بۆ مافەکانی خۆمان هەوڵ بدەین بەخۆشیەوە لە کوردستاندا ئەو سەنگەرە قەت چۆڵ نەکراوە و پێشەنجی ئەو خەباتەش لەوێ حیزبی دموکراتی کوردستانی ئێران بووە کە بۆ دوو مەسەلەی سەرەکی هەوڵدەدا یەکەم دموکراسی دووهەم مەسەلەی نەتەوایەتی کە کۆمەلگای ئێران بەگشتی ئێستا بەدەست ئەم دوانەوە دەناڵێنێ بۆیە بە نەزەری من باشترین سەنگەرە دەهێنانێت لە سەتحی ئێرانیشدا ڕێکخراوترین هێزێکی سیاسیە کە ئێستا حیزبی دموکرات gelek spas هەر بژی kerem ke دەستخۆش بۆ وڵامی هەمڕۆیانیش بۆ سوالە بەڵام وەکو کاک شۆڕشیش فەرمووی سەرکەوترین کێشەی نەتەوایەتیە لە قەرنی 21دا کە هەموو میلەتەکان دەکۆشن بۆی کە خۆیان بناسیێن زمان و فەرهەنگ کولتوری خۆیان بە دنیا بناسیێن ئێستاش ڕێکخراوی وامان هەیە لە ئێران و تایبەتەنیش کوردستان کە ئەسلم باز لەم کێشەی نەتەوایەتی هەر ناکەن بەوەی کە دەڵێن لە سەنگەری خەباتیش داینە جار بووە حیزبی دموکرات لە سەرەتای دامەزرانیەوە تا ئێستا چۆن کێشەی کوردی بە دنیا